ئاری کەسێکی شەرمنی لە ژیانی ڕۆژانەی خۆتا یا با بڵێم لە یەکێک لە قۆناغەکانی تەمەنتا هەستە بەوە کردووە کە شەرم ئەەکەی؟ شەرم لە هەندێک حاڵەتە پێویستیە لە هەندێک حاڵەتە خۆش دواترەوە باسیشی گەم زین پێویستیە بەڵام نەوەڵاو کەسانی کە وەکو ئەمان پیشی هەڵە بژێر نەبێ شەرم وەلانە لە بەرەوەی شەرم بۆ کارێکە بۆی کە تۆ نەتوانێت لە کارەکەدا. ئێمە ئەمڕۆ لە ئەم تەوەرەمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین، باس لەوە ئەەکەین کە ئەو کەسانی کە لە ژیانی ڕۆژانەیانە شەرم ئەەکەن یاخود پێیان ئەوترێت کەسێکی شەرمن. باز لە هۆکارەکانی ئەو هۆکارانە ئەەکەین کە وا لەو کەسانە ئەکا کە لە ژیاندا مرۆڤێکی شەرمن دەربچن، واتە ئەو بابەتانەی کە خۆیان ئەیانەوە گفتوگۆی لەسەر بکەن نەتوان بە شێوازێکی باش بەهۆی شەرمەکەوە گفتوگۆ لەسەر بابەتەکە بکەن و هەروە باز لەو زیانانە شەکەین یاخود ئەو زەرەرانەی کە بەر ئەو کەسە ئەکەوێت کە کەسێکی شەرمرا ڕەنگە زۆربەی کات لەسەر حەقی خۆشی حتا نەتوانێت گفتوگۆ بکە یاخود قسە بکە بەهۆی شەرمەکەیەوە. گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانە ئەەکەین بە میوانداری بەڕێز عادل تۆفیق کە بەڕێزیان توێژەری دەرونین. کاک عادل سڵاو لەبێت و بانی باش. خێر بێ عادل. خێر بێ سەرچاوان. کاک عادل با هەر سەرەتا لە شەرمەوە دەست پێ بکەین کە ئوترێ مرۆڤێک شەرمنە یاخود من کە خۆی هەنێک کەسی ژێ بە دەمی خۆی ئەڵە من کەسێکی شەرمنم بە تایبەتی ئەو نیشانانەی کە لەو کەسانەیە هەیە خۆیان لە چیا ئەبینەوە تاوەکو تر دەرکەوێت کە ئەمە کەسێکی شەرمنە. دەستان خۆش بێ هەڵبەتە سیفەتی شەرمەنی لای هەندێک وایە پێیان وایە کە ئەمە بۆ خۆی هەڵچوونێکی هەم سایکۆلۆژیانەیە و هەڵچوونێکی دەرونیە کەسەکە لە ناخاوای لێدەیە کە ببێتە کەسێکی شەرمن لە ئەسنای مامەڵەکردنی ڕۆژانەی یا دەربڕینی ئەو قسە و باسانەی کە ئەیکات یا تێکەڵاوی لەگەڵ دەوروبەر. هەندێک دەڵێن ئەمە ڕەفتارێکی کۆمەڵایەتیە واتە پەیوەست نییە بە ناخی کەسەکە خۆیەوە بەڵکو پەیوەستە بەو مامەڵەی کە دەوروبەر لەگەڵیاکەواتە ئەو ژینگە کۆمەڵایەتی کەواتیایەتی. هەندێکی تر قەنەعەتیان وایە کە ئەمە سیفەتێکی فێرکراوە هەڵسوکەوتێکی فێرکراوە واتە ئەم کەسە لە قۆناغی مناڵیا بۆ خۆی شەرمن نەبووە بەڵکو فێرکراوە کە شەرمن بێ. بۆیە لێرەدا دەڵێن مەسەلەن شەرمنی خۆی دوو جۆری هەیە. جۆرێکیان ئەتوانین بڵێن شەرمنیەکی باشە. ئەم شەرمنیە باشە یا شەرمنیەکی ڕەوا لە زمانی عەرەبیا پێی دەگوترێتە الحەیا. ئەمە لە عەرەبیا مەدەحکراوە واتە شتێکە کە ئیجابیە کەسێک ئەم حاڵەتی شەرمنی هەبێ ئێمە دەڵێن ڕێزگرتن واتە لە ڕووی ڕێزەوە شەرمەکە لە دەوروبەرەکەی خۆی. بەڵام جۆری دووهەمیان شەرمنیەکی ناباشە یا شەرمنیەکی ناڕەوایە لە عەرەبیا پێی دەگوترێت خەجەل. ئەم جۆرە شەرمنیەکی مەسەلەن زەمکراوە واتە حاڵەتێکی نێگەتیفە حاڵەتێکی نەرێنیە ئەگەر تاک ئەم جۆرە شەرمنەی تیابێ. ئەگە بچینەوە قۆناغی مناڵی پزیشکان دەڵێن مەسەرەن لە 10 بۆ لە 15 مناڵان پاش قۆناغی لەدایک بوونیان فێری ڕفتاری شەرمکردنە بن. هەندێک دەڵێن بە پێی ئەو لێکدانەوەی کە شارەزایان بۆ ئەم باسە کردویان دەڵێن لە 30 ئەم حاڵەتی شەرمنیە پەیوەستە بە حاڵەتی بۆ ماوەی چ بە سیفەتە بایۆلۆجیەکەی واتە لە ڕێی جیناتەوە کە گوازرابێتەوە بۆ ئەم منداڵە و هەندێکی تر دەڵێت نا هەر پەیوەست نییە بە سیفەتە بایۆلۆجیەکە بەڵکو سیفەتە ڕەفتارە ژینگەیە خێزانیەکەی وایلەکە یاخود یعنی بابڵێن ڕوونتری بڵێن ئەم کەسە دایک و باوکێکی شەرمنی هەیە. ئەم سیفەتە گوازراوەتەوە بۆ حیاتی ئەمیش و لە 70 حاڵەتی شەرمنی پەیوەستە بە ژینگەی کۆمەڵایەتی لە خانە بچووکەکەیە کە خێزانە و ژینگەی گشتی کۆمەلگا لە مەدافراوانەکەی کە کۆڵان و قوتابخانە و ئەو ژینگەی نیشتەجێبوونەیە کە منداڵەکەی تیا گەورە بووە یەک تاکەکەی تیا گەورە بوو کەواتە لە هەموو بارێکدا زۆربەی حاڵەتە شەرمنیەکان دەگەڕێتەوە بۆ ئەو خۆی کە کەسەکە بۆ خۆی هەڵی ئەگرێت. دواتر ڕەنگەداتەوە کەسایەتی خۆی پێ ئەناسێنێ وا لە کۆمەلگایە خۆی وێناکە کە من کەسێکی شەرمنم یاخود کۆمەلگاوای ئەناسن چونکە ڕەفتارەکانی ئەم هەڵسوکەوتەکانی ئەم جۆرێک لە شەرمنی پێوە دیارە کەواتە لێرەوە دەگەین ئەو دەرەنجامەی کە شەرمکردن خویەکی فێرکراوە بۆ ئەو کەسە چ لە قۆناغی مناڵیەوە یا لە قۆناغی گەورە بوون دیارە ئەمەش بۆ خۆی هەندێک هۆکار هەنوای لەکەن لە ئەستای گفتوگۆکە ئەتوانین ڕاوێری زیاتری لەسەر بکەین هەندێک هۆکار هەنوای لەکەن کە ئەم کەسە بێتە کەسێکی شەرمن و ئیلا خۆ بۆ خۆی هەڵگەری سیفەتی شەرمنی نییە. زۆر باشە کاک عادل باست زۆر جان ڕوونەت کردەوە کە لە منداڵیەوە هەندێک خون هەڵدەگیرێن یعنی لە کۆمەلگای خۆشماندا کەسێک کە شەرمن نییە هەندێک ناو ناتوەرەی زۆر سەیریشی لێ ئەنرێ
بۆ ئەمەیان چی ئەم کەسانە بە تەواوەتی لە منداڵیەوە خۆ لە ئامان ژینگەیەکە تۆ باسیەکەی لە دایک و باوکەوە وەریەگرێ سیرێکی کەسێکە منداڵێکە لە نێو خێزانەکەیدا ئەگەر 50 کەسیش دانیش بێ کە پەرژینێ بێت کاڵێن بێشەرمانە نەبێتە بابەتە جنێو ئامێزەکی کاڵێن بێشەرم بن پێما بێ سیفەتێکی جوانەکە کەسێک بێشەرم بێوەتا توانای هەیە تاقەیەکی هەیە دەربڕینیشی هەیە بۆچی ئەم ناونۆتەرانەش زۆر جار بەکارە هێنرێت بۆ کەسێک کە بێشەرمانە دەتوانێت ئەو حەزی ناخی خۆی بابەتێکی ناخی خۆی کێشێکی ناخی خۆی باس بکات جای ئێمە گەر هەر دەستەواژەکە بگۆڕین مەسەلەن بۆ بێشەرمانە بڵێن ئازایانە کەسە ئازایانە سیفەتێکی باشە و بڵێ کاتێک کەوتمان شەرم بەشێ لە شەرم ئەرێنیە بەشێکی نەرێنیە بەشە ئەرێنیەکەی ئەمەیە کە ئینسان لە هەندێک شوێنە باشتر وایە قسەنەکە مەسەلەن تۆ حرمەت و ڕێزی بەرامبەرەکەت دەگری چ هۆکاری تەمەن بێ یا هەندێک هۆکاری دیکە کە پەیوەستە بەو شوێنەی کە تێی دانیشتوین کاتێککە دەڵێن سیفەتە نەرێنیەکە ئەمە حاڵەتێکی خراپە مەسەلەن بۆچی منداڵ شەرمکە بۆچی هەرزەکارێک شەرمکە بۆچی مەسەلەن لاوێک شەرمکە بۆچی ئێمە لە قۆناغی گەورە بوونا شەرمکەین جای وایە تۆ دەبینی کەسەکە بۆ خۆی بۆتە باوکودایک بەڵام سیفەتی شەرمنیت هەرتیا زاڵە ئەمە ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە سەیریکەین مەسەلەن کاتێک ئێمە دەمانەوێت ناوێک ببڕین بە باڵای کەسێکدا یەک هەفتە لەسەرێکە تۆ ناوی پێ بڵێ بۆ خۆی دەبێتە خویەکی نەبراوەتیایە مەسەلەن کاتێک کە تۆ دەڵێ شەرمنی ئیتر قەنەعەتی بۆ دروستە بێت کە من کەسێکی شەرمنم ئیتر ئەم قەنەعەتە دەگوازرێتەوە بۆ ناخی مرۆڤەکە بۆ حاڵەتی ناوەکی مرۆڤەکە وردە وردە ڕەفتارەکانی وای لێ دێ کە من کەسێکی شەرمنم چونکم خەڵک وا تعریفی من دەکات وا من دەناسێنێ ئەم کاتە چ لە قوتابخانە بێ چ لە کۆڵان بێ چ لە بازار بێ چ لە ناودام و دەستگا بێت چ لە ژینگە کۆمەڵا و محیتە کۆمەڵایەتەکە بێ بە شێوەیەکی گشتی ئەم هەر ڕەفتاری شەرمنانە ئەنوێنێ چونکم ئێمە وامان دەرخست کە ئەم کەسە کەسێکی شەرمنە ئەگەر هاتو توانی ئەمە ئازایەتی بێ ئەگەر توانی وەکو باست کرد کە ئەمە سیفەتێکی باش بێ ئێمە شەرمنی بەدیوە باشەکەی وەربگرین نا کاتێک کە هەستەکەین جورئەتێک بۆ کەسێ دروستە بێ کە قسە بکە جورئەتێکی بۆ دروستە بێ کە گزارش لە ڕاوبۆچوونەکانی خۆی بکە جورئەتێکی بۆ دروستە بێ کە ئازایانە بدوێ لەگەڵ دەوروبەر جورئەتێکی بۆ دروستە بێت کە بتوانێت وجودی خۆی بسەلمێنێ ئێمە دەبێت تەغزی ئەمە بکەین ئەم جورئەتە نەبێتە ڕەفتارێکی ناپەسەند لە ئایندەیە بەڵکو بێتە خویەکی پەسەند و ئاکارێکی باشکەینەوە کەسێک هەیە منە و کەسێکە بۆ منە خۆی کەم دووە خۆی تێکەڵا و گۆشە گیرە ینی ئەمە چۆن جیای بکەینەوە لە شەرمە ئێمە زۆر گرنگە ئەو سیفاتانەی کە کەسێکی شەرمنی پێ ئەناسرێتەوە ئەم سیفاتانە بناسین هەتاوەکو بزانین ئایا ئەمەی کە کەسێک ڕێز دەگرێ واتە شەرمە ئیجابیەکەیە یا کەسێک ئەترسێ شەرمە سەلبیەکەیە ئەو کەسانانی کە شەرمنن مەسەلەن لە کاتی قسەکردندا ئەبینی قسەکانیان تێکەڵاوەکەن وشەکانیان لە یەکدا بڕاون لە عەربی ئەڵێن کەلیماتی متەقاطعە واتە ئەگەر ئێوێ ڕستەیەک بڵێ ڕستەکە بریتین لە کۆمەڵێک بڕگە کۆمەڵێک وشە ئەم وشانە کاتێک کە تۆ لە یەکیان ئەدەی بە شێوەیەکی جوان ڕستەیەکی باشی لە دروستەکەی بەڵام کاتێک کە کەسێکی شەرمن دەیەوێت ئەم وشانە بە باشی لە یەک بدا بە باشی بۆی ڕیز ناکرێ دێت لە کاتی دەربڕینی وشەکانە هەندێک وشە ئەڵێ پەیوەست نییە بە وشەکەی دوای خۆی یعنی 5 وشە بڵێ دوانێن پەیوەست نییە بەسییانەکەی دیکە واتە جملەیەکی مفیدی لێ دروست نابێ ئەمە یەکێکە لەو سیفاتانەی کە ئەم کەسەی پێ ئەناسرێتەوە کە ئەمە کەسێکی شەرمنە ئەو کەسانەی کە شەرمەکەن لە کاتی قسەکردنە ئەبینی عارەقەکەنەوە لەم کاتەیە هەستەکەی کە ئەمە بۆ خۆی لە ناخە ئامادەگی تەواوی نییە واتە جۆرێک لە ترس دایگرتووە ئەترسێ هەڵە بکە ئەترسێ هەڵوێستێک بنوێنێ کە دەوروبەرەکەی شەرمەزارکە ئەترسێ لە کاتی نواندنی موقیفەکان یا ڕوبەڕووی مەترسی ببێتەوە ڕوبەڕووی گاڵتەجاری و گاڵتە ئامێزی ببێتەوە لەگەڵ ئەوە زۆر ڕاستە کاک عادیلانی خوێنکاری وا هەیە بۆ خۆمان خوێنکار بن جارۆیە بابەتەکە شەر پێ بووە نەتوێراوە دەست بەرزکەیتەوە ترساوی لەوەی کە ڕوبەڕووی ناوناتۆر و هەندێک توانج ببیتەوە لەلایەن هاوڕەکانتەوە کاریگەری زۆر بەڵێ ئەگەر تەواویکەین ئەم حاڵەتە کاتێکە هەستی کرد ئەم جۆرە لە عارەقکردنەوە لە ترساندن لە سوور هەڵگەڕان لە تێکەڵاوکردنی وشەکان یا هەندێک جار حاڵەتی لیانی دڵی بە جۆرێ بەرزەوێتەوە جۆری لە دڵ ڕاوکی بۆیێتە پێش واتە ئەبینی ئەم کەسە ناتوانێت بە باشی تێڕوانین و دیدگا و هەڵوێستەکانی خۆی بگەێنێ قوتابیەک وەکو بەڕێزت فەرمووت کاتێک کە مامۆسا ئێوەی هەڵیسێنێ ئەبینی بابەتەکەی بە باشی ئامادە کردووە بەس جۆرێک ترس لە ناخیا هەیە ئەترسێ کاتێک کە دەیەوێ
مادەکە بگەێنێ واتە مشارەکە بکە لە پۆلەکەی لەگەڵ هاوپۆلەکانی خۆی لە بەرامبەر مامۆستا شتەکانی بگەێنێ ئەترسێ نەتوانێت وەکو خۆی بڵێ دەی باشە باوەکو خۆی نێڵێ خۆ مامۆستا لەم کاتەیە چی لێ دەکات دانیشتنێک کۆجارێکیکە باشتر ئامادەیەکێتە من دەڵێن ئەگەر قوتابی ئامادەی تەواویشی نەبوو ئەگەر منداڵ ئامادەی تەواویشی نەبوو بۆ قسەکردن واتە دڵنیاش نەبوو لەوەی کە ئەتوانێ ئەوەی کە لە ناخیابی گەێنێ هەر با بەشداری بکات چونکم بەشداریکردنەکە بۆ خۆی جورئەتی بۆ دروستە بێ کەواتە لە ناخە ئەگەر جورئەت دروست بوو بۆ ئەوەی کە تۆ لە بەرامبەر و کەسانەی کە لەگەڵیان ڕوبەڕوو دەبیتەوە تعبیر لە وجودی خۆت بکەیت بە دڵنیاییەوە ئەو کاتە ئامادەیت بۆ دروست ئەبێ کە تۆ لە ئایندایە بتوانی باشتر وێنای خۆت بکەیت بەڵام ئەگەر ئێمە ترساین لەوەی کە ناتوانین ڕاکانی خۆمان بڵین ئەگەر ڕاکانیشمان پەسەند بن ئەگەر تێڕوانینەکانیشمان باش بن ئەبینین جورئەتی وتنیمان نییە بۆی ئەم قوتابیانەی کە شەرمەکەن بینیمانە مەسەلەن ئێمە خۆمان هاوپۆلمان هەبووە لە کاتێکا کە مامۆستاوی سوێتی هەڵیسێنێ یان جاران دەیگوت کێ ئەتوانێ وەڵامی ئەم پرسیارم بداتەوە دەست بەرز کاتەوە ئەم کەسە دەست بەرز ناکاتەوە ئەها لێت یەکدانەوەی کە کابیر و خەیاڵاتی خۆی ئالۆز کرد و تۆ بڵی بیزانم نەیزانم بەڵام بەهەرحاڵ جورئەتی دەست بەرزکردنەوەی نییە ئالۆ کاتێک کە مامۆستا قوتابێکی تا هەڵەسێنێ وەڵامەکەی ئەزانێ کردەوە ئەگەر وەڵامەکەمان نەزانیە ڕەنگە خودی مامۆستاکە بەوتێک بیوتە کە وەڵامەکەت نازانی بۆ دەستە بەرز کردەوە یعنی ڕەنگە یەکێکی تر لە هۆکارەکان کە وای لە خوێنکارەکان کردبێت کە نەوێرێت لە ترس ئەو شەرمەی لەلا دروست بوو بێ هۆکارەکەی ئەمەش بوو بێ ئەگەر دیقەت بدەیت ئێمە گوتمان بەشی زۆری حاڵەتی شەرمکردن فێرکراوە واتە هەڵسوکەوتێکە فێری مناڵەکە ئەکری ئەگەر لە خێزانە منداڵەکە وا ڕاهێنرا شتێکت نەزانی مەیڵێ کەواتە ئەبێ ئەم قەنەعەتی بۆ دروست ببێت لە 100% شتێک بزانێ ئینجا بیڵێ ئەمە جورئەتی بۆ دروست نابێت چووکم هەمیشە ئەوەی کە ئەیزانێت لە 100% دڵنیانیە لەوە چێ لە 50 بێ هەر وتنەکەی ئەگەر نەشی زانێ کەواتە قەنەعەتی بۆ دروستە بێ ئەمەی کەوتی تەواو نییە بەڵام خۆی عیبەیەکی تیانێ هەموو بەشداریەک چالاکانە بێ شتێکی باشە بەڵام هەموو خۆخستنە کەنارێکەوە بەڕاستی دەبێتە حاڵەتێکی نێگەتیڤ لە ناخی کەسەکەیە کە دروستە زۆر باشە کاک عادل ئێستا ڕەنگە کۆمەڵە کەسانە بن شەرم بکەن ڕاهێنان هەیە بۆ ئەوەی کە تۆ کۆمەڵێک ڕاهێنان بکەی یەکەم جار بەتەنیا لەگەڵ خۆتدا یاخود کەسێکی تر بێ ڕاهێنانت پێ بکە بۆ ئەوەی کە لەم شەرمە نەجاتت بێ بۆ ئەوی بتوانی کە قسە بکەی لەسەر ئەو بابەتانی کە لە ناو ناخی تۆیە هەیە بێشترم لە خۆشیان نەکەی زۆربەی پزیشکانی دەرونی قەنەعەتیان وایە ئەو کەسێک کە حاڵەتێکی تیا بەدی کرا لە ناخ ئەم قەنەعەتەی بۆ دروست بێت کە ئەم حاڵەتەی هەیە چونکە ئەگەر قەنەعەتی بەخۆی کرد کە ئەم حاڵەتەی هەیە کەواتە هەنگاو ئەنێ بۆ چارەسەرکردن بەڵام ئەگەر بۆ خۆی قەنەعەتی نەبوو کە ئەم حاڵەتەی تایەتی ئەو کاتە ئامادە نییە بە دوای چارەسەرەکانە بگەڕێ کەواتە لە یەکەم هەنگاوە ئەم بۆ خۆی بڕیار بدا کە حاڵەتێکی تایە ئینجا پێویستە چارەسەریکە ئەمجا ئەمە یەک دووهەم ئەم کەسە جورئەت بۆ خۆی دروستکە حتا یەکەم جار با بە تەنهاش بێ بۆ خۆی بێت گفتوگۆ بکە لەگەڵ خۆی گفتوگۆ بکە لەگەڵ ئەو کەسان لە ژوورێک دانیشتووە دەیەوێت قسە بکە دەیەوێت بابەتێکی ئامادە کردو بیگەێنێ حتا بێت لە ناو ژوورەکەیە لەگەڵ ئەو قەنەفەکانە قسە بکە لەگەڵ گۆشەکانە قسە بکە ڕاوێژێکیان لەگەڵا بکە بێت وجودی خۆی بسەلمێنێ بێت لێرەیە خۆی بنوێنێ هەتاوەکو دەزانێ ئاها جورئەتی قسەکردنی بۆ دروستە بێت اینجا بەرامبەرەکەی بە تایبەتی خێزان هاوکارێکی باش بن هاوکارێکی باش بن بۆی کە تۆ ئەتوانی خۆت بنوێنی تۆ ئەتوانی باش بڵێ تۆ ئەتوانی جوان ڕەفتارکەی پاش ئەمە هەوڵ بدری ئەگەر ئەم کەسە مناڵە مادەم ئەترسێ بەهۆی شەرمەکەیەوە لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی یاری بکە یان ڕاوێژ و گفتوگۆ بکە بخرێتە ناو هەندێک مناڵەوە کە لە خۆی بچووکتر بن ئەو کاتە ئەم حەزێکی بۆ دروستە بێ یا قەنەعەتێکی بۆ دروستە بێ کە توانای لەوانی دیکە زیاترە ئەبینی قسەی شەکات و شەرمیش ناکە ئەم جۆرە کەسانە تێکەڵاو بکرێن لە ڕێگەی یاریکردن هەنگاوێکی زۆر ئەرێنی و باشە ڕەفتارێکی زۆر باشە کە منداڵ فێری ئەبێ کاتێکە ئەجوڵێ لە ڕووی جەستەییەوە اینجا ئەم حاڵەتە جەستەیە فسیۆلۆجیشی ئەجوڵێنێ کەواتە یاریکردنەکە دەبێتە هاندەرێکی باش و هەنگاوێکی باش بوو ئەوەی کە ئەم حاڵەتی شەرمکردنەکە تیا بڕەوێتەوە ئەگەر ئەم منداڵە بەهۆی شەرمکردنەوە ئەزانین کە گۆشەگیرە بێت چووکم ئەترسێ لە ڕوبەڕووبوونەوە وا بکەین مەکانەتێکی بۆ دروستکەین منداڵی تر بێنین بۆ لای منداڵی تر بێنین بۆ لای بۆ ئەوەی کە کاتێک کە هاتن بۆ لای کەواتە ئەم هەست بە وجودی خۆیەکە ئەم هەست بە وجودی خۆکردنا وردەهانی ئەدا کە حاڵەتی شەرمکردن تێپەڕێنی یەک هەنگاوێکی در زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەو کەسانی شەرمنیان هەیە بتوانن حاڵەتی شەرم تێپەڕێنن ئەم کەسانە هەوڵ بدرێ
کردداری خۆبەخشی کردداری خۆبەخشی ڕفتاری خۆبەخشی کاری خۆبەخشیان پێ بکرێ ئەزانی کاری خۆبەخشی چێژێکی زۆرە بەخشێ بە دەرونی ئینساندا کاتێکا کە ویستویەتی هاوکاری کەسێ بکە هاتۆ دەبینی کەسێکی نابینا دەیەوێت لە شوێنێ بپەڕێتەوە تۆ دەی دەستی دەگری دەزانی ئەم کەسە ئەو نابینێکەوەتە ئەم شەرم ناکات دەستی کەسێکی نابینا بگرێ مناڵێکە کە کەوتووە ئەم هەوڵی بەهانی بەرچێ منداڵە هەستێنێتەوە کاتێک ئەم کارە دەکات دەبینی ئەم کەسە قەنەعەتی بە خۆی بۆ دروستە بێ متمانی بە خۆی بۆ دروستە بێ هەموو ئەو کارە خۆبەخشیانەی کە لە ژیاندا دەکرێت یەکێکن لە هەنگاوە ئیجابیە زۆر باشەکان کە کەسێک لە حاڵەتی شەرمنیەوە بگوازێتەوە بۆ حاڵەتە باشەکەی کە لە خۆناغەتی پەڕێ پرسیاری من هیچ شەرمنیەک هەیە چارەسەری نەبێت من بۆ ئەم پرسیاراکەم یعنی یەکێک لە هاوڕەکانم لە زانکۆ کێشەی شەرمی هەبوو چەندەها جا چۆ لای توێژەرانی دەرونی کەسانێکی بینی وانیشتیان بۆ ڕوون کردەوە ئەم خۆی لە ناخی خۆیدا و قەنەعەتی هەیە بۆ هیچ من هیچ کات ناتوانم ئەو پەردەی شەرمیە لەسەر ڕوخساری خۆم لابدەم شتێکی وا هەیە لە دنیادا شەرمی چارەسەری نەوێت ئەگەر ئێمە بە پێ ڕێژەدا بنین ئەگەر هەش بێت ڕێژەیە کە زۆر قابلی خوێندنەوە نییە بەڵام چی وای لێکا کە ئەو قەنەعەتەی بۆ دروست بێت دەوروبەرەکەی وای لێکا ئەو قەنەعەتەی بۆ دروست بێت بۆ نمونە بەم کەسە دەگوترێت تۆ کەسێکی شەرمنی کەواتە ئەم سیفەتە ئیتر دەبێتە سیفەتێکی جێگرەوە بۆ حیاتی ئەم کە ئەم کەسێکی شەرمنە ئەمە یەک ئەم کەسە کاتێک کە ڕەفتارێکی نواندووە دەشکێنرێ ئەو کارت نەکردە زۆر باشتر بوو هاندایک و باوک پێ دەڵێت کاکە تۆ کارێ دەکەی کە خەریکە ئابڕووی ئێمە دەبەی یان تۆ قەت باش نابی هەندێک جار دەشتە سێنرێ بەوەی ئەگەر تۆ باش نەبی لە بریەوەی هاان بدرێ ئەوە دێنە قوتابخانە هەموو کارەکانی تۆ بۆ مامۆساکان باز دەکەین واتە لە بری هاندان ترساندن کەواتە ئەمە ژوای لێ دەکات کە ئەم کەسە نەتوانێ ببێتە کەسێک کە حاڵەتی شەرمکردن تەجاوزکا و ئەم حاڵەتە تێپەڕێنرێ یاخود لۆمە دەکرێت سەرزەنش دەکرێت یان هەندێک جار دابڕانی کۆمەڵایەتی بۆ دروست دەکرێت ئێمە دەبینین خێزانەکان هەندێک جار کە دەرەچن دەیانەوێت چالاکی کۆمەڵایەتی ئەنجام بدەن یەکێ لە ماڵەکان لەگەڵ خۆیان دەبن ئەم منداڵە بەجێ دەهێڵن کەواتە تۆ لەم شوێنە لەو ماڵێک ئێمە دەچینە قوتابخانە دەچینە باخچە دەچینە بازار دەچینە شوێنێکی دیکە تۆمان لەگەڵ نەبی باشە یان ئەگەر بە قسەش پێی نەڵێن بەڵام بە مامەڵە و بەکردەوە وای پێ دەڵێن دەبینی فەرامۆشیەکەن ئەم حاڵەتی فەرامۆشکردنە سیفەتێکی زۆر خراپە ڕەفتارێکی زۆر ناباش و ناپەسەندە ئەگەر دەوروبەری خێزانەکە لەگەڵ ئەم بیکەن بەڵکو نابێت جیاکاری لەگەڵا بکرێ لەگەڵ منداڵەکانی دیکە چکن ئەمیش بێ بۆی بسەبێن کە منداڵێکی ئاساییە کۆتا قسم ئەمێ لەم مەجالە ئەوەیە کە حاڵەتی بەراوردکاری هیچ کات ئەم منداڵە لەگەڵ منداڵانی تر نەکرێت وەلەوکان هاوپۆلی بن هاوگەڕێکی بن هاوشاری بن هاو قوتابخانەی بن هاو کۆڵانی بن یا کەسە نزیکەکانی خۆی بن لە ناویشیاندا خوشک و براکانی خۆی بن چونکم حاڵەتی بەراوردکاری دەبێتە حاڵەتێکی ڕق و بێزاری دەربڕین بەرامبەر بەم کەسە کە ئەمی پێ بەراورد کراوە کەواتە ئەمانەی لەگەڵا بکەی بە دڵنیاییەوە بەشی زۆری حاڵەتی شەرمنی تێ ئەپەڕێنرێ لە حاڵەتە خراپەکەی بە حاڵەتە باشەکەی عادل تۆفیق تۆژەری دەرونی سپاس بۆ ڕوونکردنەوەکان بە هیوام ئەوەی کە کەمێک شەرمیشی تایەتی پەڕێنێت ئەم قسانە سوودی لەبوو دەستەکانە خۆش بکە سپاس بۆ ئەمە دەبوون